زۆرن ئەو هونەرمەند و کەسایەتیانی کە بە شێوازێکی ئەکادمی ئەو بەهرەی هەیەە نایخوێنن بەڵکو بڕوانامەکان زۆر جیاوازە لەم بابەتە بەڵام ئەو بارە و خولیایی کە هەیەە هەمیشە ئایانەوێت کە پەری پێبن و دوجاریش بارە و خولیاکە هەمیشە سەرەکەوێت و ئەو کەسە ئەوێت کە ببێتە ئەو شتەی کە خۆی حەزی پێێتی یاخود بڵێن لە مناڵیەوە ئاواتی بووە پێی بگات. زۆر کەسن بە تایبەتیش لە کای هونەریا بە شێوەیەکی گشتی کەسانێکن کە زۆر جار هونەریان نەخوێندووە بەڵام سیرەکەی کە چەندین شاکاری هونەری جوان دروستەکەن و ئەبنا هونەرمەندی دیار لە ئێستا یەکەم پێشانگای یەکێک لەو خاتونانی کە بڵێن لە چەندین پێشانگای شێوەکاری هاوبەشە توانیوێتی کە بەشدار بێ بەڵام ئەمڕۆ بۆ یەکەمین جار پێشانگای تایبەتی خۆی کردوتەوە کە لە هۆڵی زانکۆی جیهانە لە مرۆوە ڕۆژانە لە کاتژمێر 9 بۆ 12 نیوەڕۆ کارەکانی نمایشەکرێ و خاتونەش خاتووکانی مححمود شێوەکارە و میوانی کورسات مەگەزینە خاتوکانی گیان بەخێراتی زۆر سپاس بکەم زۆر بەخێر بی اینجا بە بزانم هەستێکی چۆنە یەکەم پێشانگا کە ئەکەیتەوە ئەم ڕاستێکی چۆنە هەبوو بەڵا هەستێکی زۆر خۆشەوە سف ناکرێ بەڕاستی باشە اینجا بە لەگەڵ تا بگەڕێمەوە بۆ حەز و خولیا و دەستپێکی کاری تۆ بۆ هونەری شێوەکاری بە شێوەیەکی گشتی چەندێکە هەر خۆ توێنە ئەکێشی جارێ باس لە پێشانگاکان نەکەم چەندێک خۆ توێنە ئەکێشی وەڵاهی لەوەتی بیرم بێت ئەنی کە مناڵ بووم زۆر بچووک بووم تەمەنی باخچە بووم لەناو مناڵەکانە من هەر بۆی و قەڵەمم پێ بێت بەردەوام خەریک بووم یعنی حەزەکەم زۆر هەبوو بۆی باشە ئەی دواتر لە قۆناغی ئیتر هەر بەردەوام بووم تقریبان بەڵام ئیتر کە چوومە زانکۆم تاوا کرد تا ڕادێک لێ دابرام تاگەر لەسەر خوێندنەکە نەبوو نەوەڵا ئیتر کە سەردەمی کۆڕۆناکە لە ماڵەوە بووین هەستم کرد پێویستە بگەڕێمەوە سەری بەڕاستی جارێکی تر دەستم کردەوە بە وێنە کێشان و بەردەوام بووم تا ئێستا. سەردەمی کۆرۆنا سەردەمێکی زێڕین بوو بۆ زۆرێک لە کەسایەتی دیارەکان دیارە خاتوکانیش ئەو هەلەی قۆستۆتەوەنی کە لە ماڵەوە بووە دووبارە گەڕاوەوە سەر و حەز و خولیایی کە لە مناڵیە هەبووە چۆن بوو بڕیارەدا ئیشی تر نەبوو کاتە کۆ بڵێوەنە لە ماڵەوە بووین لە ماڵ وڵی هاوڕێکم هەبوو ئەوی شوێنە کێشە کاکژیر تابلۆکانیم ئەبینی کە دروستی ئەکردەوە ئیتران هەنێ پرسیارم لێ کرد و ئەوی زۆر تەشجیعی کردم بەڕاستی ئیتر وتم باشە من هەر لە ماڵەوەم بۆچی دەست پێ نەکەمەوە. باشە کاتی کۆرۆنا هەموو شوێنەکاندا خراببوون کەرەستەکانی چۆن دەسە بەڵێ گەڕام پێیجێکم دۆزیەوە یەکێک لە شوێنانەی کە ئەم شتانە ئەفرۆشێت پەیوەندیم پێوە کردم تیان هەمانە دوکان ئیتر ڕۆشتین هەرچەنە ڕێگوبان زۆر چۆڵ بوو زۆریش ئەترساین بگیرین بەس باش بوو لەوێت توانی پێداویستەکانم بکڕم خستۆتە مەترسەوەی کە کەرەستەکان ئەرەوەڵاوەڵا پس کەرەسەکانم دەستکە و باش بوو باشە بەچی دەستی پێکردەوە یەکسەر تقریبان بە بۆیەی زەیتی و کارڤاس دەستم پێکرد وێنەکە هەڵگرتووە تاوەکو ئەفو وێنەکە ئەڵێ بڵێ هەر وێنەیەکی سروشتی پشکۆلانەوە ئێستش ماوە باشە جابا بپرسم بزانم ئەو وێنانی کێشیتەوە حەزەکەی بچیتە نێو سروشتەوە چکۆنی کە دیقەتممە و سەری وێنەکانی تۆم کرد لەگەڵ سروشتا بەیەکی باشت هەیە اینجا زیاتر وێنانی کێشی خۆت ئەچیتە نێو سروشتەوە یاخود لە خەیاڵی خۆت ئەمانە ئەکێشی یاخود لە ڕێگەی فۆتۆوە وێنەکانەوە وڵی وێنەکان جۆرە و جۆرن هەنێکیان لە ڕێگەی فۆتۆوە خۆم وێنەم گرتووە و کێشامەتەوە هەنێکی بڵێن وێنەیە کە بینی و ما حەزم لێ کردو و تۆزە گۆڕانکاریم تیا کردووە یا بڵین کەسێک فۆتۆکەی بڵاو کردوێتەوە و حەزم لێ بۆ کێشامەتەوە فۆتۆگرافەرێکی باشی هیوایەتمە هەرەوەڵا کامیان شێوەکاری یان فۆتۆگرافی شێوەکاری باشە لە چاوی بە بڵێم مۆبایل و کامێرەکەی تۆ زیاتر کامیێنانە گرنگن کە ئەرشیفیان کەیت و دواتر بیان کێشیتەوە زیاتر حەزم لە وێنەی سروشتە بەڕاستی و هەروەها چەند وێنەیەکی شاری سلێمانیشم هەیە سەر فۆتۆ کرد بەڵێ هەنێکی خۆم گرتومە و دروستم کردوێتەوە هەنێکی بینیمە لە پەیجەکانە بەڕاستی نازانم هیکێن دروستم کردوێتەوە زۆر باشە لەگەڵ ڕەنگەکانە بین چۆنە وڵا زۆر حەزم لە ڕنگ تێکەڵ کردنە ڕەنگەگەر دیقەت بیت وڵا هەردووکی ئەگەر دیقەت بیت ڕنگ زۆر تێکەڵەکە زیاتر لەو حەکانم ڕەنگا و ڕەنگە باشە ئەمڕۆ یەکەمین پێشانگای تۆ بوو لە هۆڵی زانکۆی جیهانە دیارە وەکو ئاماژەم پێکرد لە کاتژمێر 9 بەیانی تاوەکو 12 پێشانگاکە بەڕووی
بینەران و ئامادەبووانە کراوەیە و ماوەی چەند ڕۆژێکی تریش ئەخایەنێت ئەتوانن بچن و بینەری کارەکانی خاچووکانی بن. بەبزانم هەستێکی چۆن بوو کە ئەمڕۆ بەشێک لە بینەران و بەشێک لە هونەرمەندان شێوەکاران لە نێو پێشەنگاکەی تۆیا بوون و سەیری کارەکانی تۆیان نەکرد بێ بەڵێنوانش خۆیان ئەزمونێکی زۆر و زۆرێکیان خاوەنی دەیان پێشانگای تایبەتن کە بە تەنها کارەکانیان نمایش کردو. ڕاسترسای نەوەڵا چونکە پێشتە لە پێشەنگای هاوبەشە زۆر بەشدانیم کردووە، بەڵام ئەمەیان هەستێکی زۆر خۆشتر بوو، تایبەتتر بوو، چونکە تایبەت بوو بە خۆم پێشەنگاکە بەڕاستی. زۆر باشە. جەبابێمە سەر پەیوەندیکردنی تۆ بە بەشێک لە گروپەکانەوە لە دوای سەردەمی کۆرۆناوە دیارە خاتووکانی تر دەسەکاتەوە بە کاری وێنە کێشان و کاری شێوەکاری و سەرەتا پەیوەندیەکات بە گروپی هونەری کوردستانەوە. چۆن پەیوەندیت کرد بەم گروپەوە؟ لە ڕێگەی هاوڕێکم لە گروپەکەیە بوو، کاک ئیسماعیل، ئیتر پەیوەندی پێوە کردم وتی بەتەمای گروپێکەیە بەتەمای پێشەنگایەکن بە ناوی پێشمەرگە، حەزەکەی بچیتە ناویانەوە پێشتاربی. ئیتر زۆر لام خۆش بوو بەڕاستی. ئیتر ئەتوان بڵم ئەو گروپە دەرگای بۆ من کردەوە، زۆر هونەرمەندم ناسی لێەوە توانیم بەشداری بکەم. کارەکە چی بوو لەو پێشەنگایە؟ یەکەم مناڵم یەکەم کارم لێ لە پێشەنگای پێشمەرگە بوو، کارەکانم دوو وێنەی پێشمەرگە بوو، بە دوو تابلۆ بەشدار بووم. بەڵێ زۆر باشە. هەرچەنە وێنەکارم بە پەلەپەل کێشا، چونکە ئەوان هەموو هینێکیاندا نابوو، پلانێکیاندا نابوو، من درەنگ پێم زانی، بەس بۆ من زۆر خۆش بوو. هەستێک سەرەتا بوو. بەڵێ کاری هاوبەشی شەکی بەشی. بەڵێ سەرەتاشم بوو، ینی بەشداری بکەم. ڕێکخراوی شنەبای خاکیشێکێکتر لەو ڕێکخراوانە. بەڵێ تۆ کارت لەگەڵ کردوون، چەند پێشەنگات لەگەڵ ئەوانە؟ لەگەڵ ئەوانە دوو پێشەنگا بەشدار بووم تا ئێستا. بەڵێ کارەکان جیاواز بوون لە نێوان کارکردنت لەگەڵ هەم گروپی هونەری کوردستان و لەگەڵ ڕێکخراوی شنەبای خاکا، واتە شێوازی کارکردنی تۆ و کێشانی وێنە و کاری هونەری تۆ بۆ ئەم دوو ڕێکخراوە جیاواز بوون؟ زۆر نەخێر نەوەڵا، من لە هەردووکانە هەر بێنە بەشدار بووم، بەڵام وەکو گروپی ڕێکخراوی شنەبای خاک زیاتر کارەکانیان تێکەڵە، ینی شعری تایە، گۆرانی تایە، با بڵێن وێنە کێشانە. بەڵێ پرۆژەکانیان جیاوازە. باشە. اینجا ئەو بابەتی کە ئەمێ بپرسم لێی خاتووکانی بە شێوازێکی ئەکادمی هونەر شێوەکاری نەخوێندەوە. نەوەڵا. باشە. چۆن هەر خولیای مناڵیت بوو و پەرت پێیا خۆت؟ خولیای مناڵیم بوو بەڕاستی، کە دەستیشم پێ کردەوە زۆر سێرچمە کرد لە ئینستاگرام، لە گوگڵ، لە یوتیوب، زۆر ئەگەڕام بە دوای بزانم چۆن ڕەنگەکان تێکەڵ بکەم، چی بەکاربێنم، جیاوازی مادەکان چییە، لەو زۆر سوودم وەرگرت. باشە. هەوڵت نەیاوە پەیوەندی بکەی بە کۆلێجێک یا خۆت شوێنێکە بە شێوازێکی ئەکادمی، چونکە کەسانێکن کە ئەوەنیان حەز بە بابەتەکە بێت بە شێوەیەکی ئەکادمیش. دڵنیام ئێستا شێوەکارێکی زۆر باشی هەر بە کارەکانە دیارە، بەڵام زۆر جار هەیە فێربوون و بە ئەکادمی بوونیش ئەمەش خەرمانێکی ترە خاتە سەر کار. وەڵاهی هەوڵم نەیاوە تا ئێستا نەوەڵا، زۆر کاتم نەبووە، چونکە خۆشم مامۆستام پیشی خۆمم هەیە بەڕاستی. باشە. لەبەر ئەوە ئەم ڕنگدانەوەی لەگەڵ خوێندکارەکان تا ڕنگدانەوەی وەڵاهی زۆر نا بابەتەکەم تا ڕادەیەک، چونکە بابەتەکەی من زیاتر مامۆستای زین دەزانیم، هەنێک جار پێویستە کامێنەکانیان بۆ بکێشم ئەیکێشم، بەڵام خۆتە زانی فەرقی هەیە لەگەڵ ئەمەمان زۆر. بەڵام هیچ کاتێک هونەر ڕنگدانەوەی هەبووە لە کاتی وتنەوەی دەرسی تۆ یا خۆت زۆر بابەتی ترە؟ لە کاتی وتنەوەی وانەکانما کە زۆر جار هەیە مامۆستایان بە شێوازێکی جیاواز لەوانەیە بەو شێوازە بڵم بیگێنن بە خوێندکارەکان. نەوەڵا زۆر نەوەڵا، چونکە مامۆستای هونەری تایبەت بە خۆمان هەیە ئێمە زیاترەوە ئیشی ئەوانە. زۆر باشە. اینجا پێشانگای تایبەت چێژی زۆرترە خودت پێشانگای هاوبەش؟ وڵاهی هەردووکی خۆشە، بەس بە دڵنیایەوە تایبەتەکە خۆشترە، ئەوی تریش خۆشە لەگەڵ هاوڕێکان تا تۆ بەشداری کۆمەڵێک هاوڕێن بێکەوە ئیشەکانی یەکتر بینن. لە کاتیکردنەوەی ئەمڕۆ پێشانگاکە تا شێوەکارانی بە ئەزمون قسەیان چی بوو لە سەرکارەکانی تۆ؟ وڵاهی ئەوەنەی لەگەڵ خۆما دەست خۆشیان لێ کردم، ینی وتیان ئیشەکانە جوانە و ئینشاڵڵا زیاتر پەری پێبیت. زۆر باشە. بە هیوای کاری باشتر، بۆ هیوایم لە ئایندەیەکی نزیکە لە چەندین کاری تایبەتی شێوەکاری ترابت بینەوە. سوپاس بۆ خاتووکانی محەموود شێوەکار کە لەم بەشەی کورسان گەزینەکەمان بووین. زۆر بەخێراتی. سوپاس بۆ تۆ.